بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. ئایا دوای تێپەڕبوونی 36 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئایا یەکێتی هێزی گەلە و هێزی بەرگریکردنە لە ئازادی یان هێزی دەسەڵات و هێزی خۆسەپێنە و سەرکوتکەری ئازادیەکانە؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێک لە دروشمە بنچینەکانی مافی مرۆڤە ئەم دروشمە تەنها بەکارهێنانە بۆ نەو ئاهەنگە حیزبەکان یان بەشێکە لە واقعی پراکتیکی سیاسی یەکێتی و بەکردەوە مافەکانی مرۆڤی پاراستووە؟ ئایا یەکێتی کە خۆی وەک حیزبێکی سۆشیال دیموکرات دەناسێنێت حیزبێکە بۆ بەرگریکردن لە دادی کۆمەڵاتی و بەرگریکردن لە چینی هەژار و ناوان یان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی سەرمایەدار و کۆمپانیا گەورەکان؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک پرسی دیکە بە دەوری هێزێکی وەک یەکێتی نیشتیمانی کوردستاندا میوانداری هەندێک لە بەڕێزان دکتۆر فایاق گوڵپی سیاسەتمەدار و بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە بەخێرهاتنی هەموو لاکتانەکەم. زۆر سپاس. دکتۆر فایاق پێم خۆشە سەرەتا لە بەڕێستەوە بپرسم بۆ چونێک بە شێوەیەکی گشتی هەیە کە پێی وایە هێزێک کاتێک لە ناو شۆڕشەوە دێتە ناو دەسەڵات کۆمەڵە قیەمی بنچینەی شۆڕژگاری هەیە ونی ئەکا لە باتیەوەی هێزی بەرگریکردن بێت لە ئازادی وەک ئەوەی لە ناو قۆناغی شۆڕشەوە بووە لە ناو دەسەڵاتە بە پێچەوانەوە دەبێتە هێزێکی خۆسەپێن و هێزی سەرکوتکەری ئازادیەکان. تا چەند ئەم تێزە بەسەر واقعی دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناچەسپێ؟ بەڵێ خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێک کە داکۆکی لە ماف و ئازادیەکانی گەلی کورد کردووە لە ساڵی 76 چۆتە سەنگەری تێکۆشانەوە دژی بە عەرەبکردن و بە بەعسیکردن و ڕاگواستنەوەوانە دوای ڕاپەڕین کە گەڕاوەتەوە کۆمەڵێ ئامانجی تر لە بەردەمیا بووە بەرنامەی تر لە بەردەمیا بووە بەڵام بە عەقڵیەتی ئەو سەردەمە بە عەقڵیەتی ئەو کاتێک کە دژی ڕژێمی بەعس دژی تواندنەوەی نەتەوەی خەباتی کردووە هەر بەو عەقڵیەتە خەباتەکە. بۆچی وایە؟ تەبعاً لەبەر دووسێ هۆکارە هۆکاری یەکەمەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک لەو حیزبانەیە کە لەژێر کاریگەری با بڵێن تیوری زافی نەتەوەی یان ڕزگاری نەتەوەیە بووە کە ئەمە تیورێکی مارکسی لینی بووە کە حیزب بە هەموو شتێک بینراوە، حیزب لە سەروی حکوومەت و پەرلەمان و کۆمەلگای مەدەنیەوە بینراوە. توی شتێکی ترەوە بۆ کە یەکێتی مەسانێکی لەو حیزبانە بووە کاتێکە لە شاخ بووە ناوچەیەکی ڕزگارکراوی سنووردار لەژێر دەسەڵاتیا بووە خۆی هێزی ئەسکەری بووە، خۆی هێزی سیاسی بووە، خۆی هێزی بەڕێوەبردن بووە، خۆی هێزی ئیداری بوو لەو شوێنانە. لەبەرەوە کە هاتوۆتەوە ئەو دوو لەژێر کاریگەری ئەو دوو فکرەی خێڵێکی یان عەقڵێتی خێڵێکی هەرێمی کوردستانیش ئەوەش تەسیری هەیە لەژێر کاریگەری ئەو مەفهومانە ژیاوە و نەیتوانیەوە خۆی بگۆڕێ. و بۆچی نەیتوانیەوە خۆی بگۆڕێ؟ بە قەناعەتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بە قەناعەتی منەزیرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر گۆڕانکاری بکرێت ئەو گۆڕانکاریانە لە بەرژەوەندیانە نیە وەکو جاران دەسەڵاتیان نامێنە، وەکو جاران ناتوانن کۆنتترۆلی هەموو بوارەکانی ژیانی ئابووری و ڕاگەیاندنی و کڵتوری و لایەنەکانی تری کۆمەلگای کوردستان بکەن. لەبەرەوە بەڕێی من یەکێتی دوای ڕاپەڕین و دوای ڕوخانی ڕژێمی سەدام و دوای گۆڕانکاریەکانی تریش نەیتوانی خۆی لە حیزبێکی سیاسی سەردەمی با بڵێن شاخ و خۆی لە حیزبێکی سیاسی کە لە ژێر کاریگەری تیوری دیموکراتی ناوەندیدایە بگۆڕێت بۆ حیزبێکی مۆدرێنی سۆشیال دیموکرات لەگەڵ پیاوانەکانی سەردەمدا بگونجێ لەگەڵ بەڵام لە ئەزمموی یەکێتیە کە لە من ناوچەیە فەرمانڕەوا بۆ ئێمە دەتوانین باس لە بوونی نسبەتێکی زیاتری ئازادی بکەین لە بەشێکی دیکەی ناوچەکانی کوردستان و وەتەنانەت لە تەواوی عێراقیشە. ئایا ئەمە نمونەیەک نێ بۆ ئەوەی کە یەکێتی حکومێکی مەدەنی تر و دیموکراسی تری کردووە؟ خۆی تۆ ئێستا مەسەڵەن کە باسیەوە کە یەبێ بەداخەوە ینی لە دوای ڕاپەڕینێکێ لە دەرەنجامە خراپەکانی شەڕی ناوخۆ و ناکۆکی و ململانی نێوان حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان ئەوە بوو کە کوردستان بە عەمەلی بۆ بە دوو بەشەوە، بەشێکی لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە، بەشێکی لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. تۆم بەسەوەی مقارنەیەکین بە تەرەفەکەی تر چ بە تەرەفەکەی تر و چ بە عێراقیش لە هەندێک بەڵێ من دێمە سەر عێراق، من لەوانەیە لەسەر مەسەلەی عێراق ڕێیم وانە بێ.
لە هەندێک ڕۆ ئەگەر تۆ مقارنەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی بکەیت لە هەندێک مەسایلە فەرقیان هەیە مەسەڵەن لە بەڕێوەبردننی کاروباری وڵات و حیزب و پابندبوون بە با بڵێن کۆمەڵێ پێوانەی ڕێخستنی ئەوانەوە پارتی باشترە تا یەکێتی بەڵام لە مەجالدان بە قسەکردن لە مەجالدان بە تعبیرکردن ڕەخنەگرتن لە حیزب و لە دەسەڵات یەکێتی باشترە. زۆر سپاس دکتۆر کاک سعدی ئەمە بێمە لای جەناب و لە بەڕێزت بپرسم. دکتۆر فایق باسی لەوە کرد کە یەکێتی حیزبێکە لە شاخەوە هاتووە و ئەم هاتنی لە شاخەوە مۆدل و عقلی شاخی باادەست کردووە بەسەر سیستمی بەڕێوەبردن و حکوومەتکردن لە ناو شارە ئەمە شوای کردووە لە باتیەوەی هێزێک بێ ئازادی خواست بێ کۆمەڵی ئەنجامی خراپی بۆ ئازادەکان و بۆ مافەکانی مرۆڤ لێ بکەوێتەوە. تۆڕات چییە؟ بەڵام من تعلیقم نییە لەسەر قسەکانی دکتۆر فایق ڕێی ئازادە لەوەی کە چۆن ڕێی دەرەبڕێ من بەگشتی باسی ئەوە کەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێژێکی گەورەی لە کوردستان لە ساڵی 76 دروست ڕایگەیاندووە کە دامەزراوە لەسەر دەستی چەند کادیرێکی و تێکۆشەرێکی کوردستانی عێراق و بە سەرپەرشتی جەنابی مامجەلال لە ئان و ساتێکی زۆر دژوار وەکە چەند مانگێکی کەم بەسەر شۆڕشی ئەیلول و ڕێکەوتنامەی جەزائیردا تێپەڕ بوو ئەو ڕێکەوتنامە شومەی کە بۆ هۆی ئەوەی کە مەئیوسی و بێئومێدی باڵی ڕەشی بەسەر هەرێمی کوردستاندا ڕابچێشی و حکوومەتی عێراق سیاسەتی ڕەگەزپەرستی خۆی بەبێ کێشە و بەرگری دابمەزنی هەر بۆ یەکێتی نیشتیمانی لەو ئان و ساتە لەدایک بوو و ئەوە بۆ باعسی ئەوەی کە خەڵک جارێک کە ئومێدی بێتەوە بەر هەر ساڵێک پاشی دامەزران دەستی کرد بە خەباتی چەکدار و بەرەنگار بوونەوەی ڕژێمی باز ئەو ڕێگرتن لە جێبەجێکردنی سیاسەتە گڵاوەکانی. ئەگەر ئەمە بین ژیانی یەکێتی یا تاریخی یەکێتی نیشتیمانی 36 ساڵی ڕابردوو یەک مەقتەعی هەڵبژێرن و ئەو مەقتەعە بکەینە نمونە بۆ تەقیمکردنی یەکێتی ئەمە بۆ چوونێکی هەڵەیە. یەکێتی نیشتیمانی بە قۆناغی زۆر جیاجیادا تێپەڕیوە. کاک سعدی ئەگەر مەڵاتم بدە کاک سعدی ئەمەوێت پرسیارەکەت بەم شێوەیە لێ بکەمەوە. ڕخنەیەکە لە یەکێتی تێگەیشت بەڵێ ڕخنەیەکە لە یەکێتی دەگیرێت ژمارەیەک لە چاودێران پیان وایە کە شێوازی بەڕێوەبردن و حکوومەتکردنی یەکێتی لە ناو شارە عقلی شاخ بووە و ئەم عقلە وای کردووە کە جۆرێک لە خۆسەپێنی یەکێتی بەسەر ژیانی مەدەنی و ژیانی سیاسی کۆمەلگایە بسەپێنێ. ئایا وایە بە بۆچوونی بەڕێز هەڵەیەکە لەوەیە من تەسەورم نەدەکرد دکتۆر فایق ئەو هەڵەیە بکە چکۆ دکتۆر فایقی لە شاخەوە هاتوو و ئێمە هەم لە شاخەوە هاتوین هەم لە کۆمەلگایەک ئەژین و ئیدارەی کۆمەلگایەک دەکەین ئەو کۆمەلگایەش بە پێی مواسەفات ئیسیراد نەکراوە کۆمەلگای کوردەواریە و هەستی سەقافی ئەوانەی لە شاخدا بەزین و ئەوانەی لە خوارەوەن هەمووی لێکچوون من نابی دانیشتوانی یەک چاخانە یا یەک زاویە یا نووسەرانی یەک ڕۆژنامە یا 4-5 سەرکردایەتی لە هەرێکێکی لە ڕێکخراوە سیاسیەکان بە نمونە وەرگرێ بیکەمە پێوەەر بۆ هەموو کۆمەلگای کوردەواری لە کوردستانی عێراق. ئێمە لە ئاستی سەقافی و لە بواری دیموکراتیزەکردنی کۆمەلگا ئەبێ ئێمە هەڵوەستەیەک بکەین و پێم وایە لێکدانەوەکە لێکدانەوەیکی هەڵەیە. دەیان ساڵ بگرە زۆر زیاتریش خەڵکی کوردستان لەژێر سایەی یەک لە دوای یەک ڕژێمی دیکتاتۆری بە دەستێکی ئاسنین حکمڕانیان کردووە و ئەوە جیل لە دوای جیل بەم شێوە پەروەردەکراوە. ئێمە ئەگە بمانەوێ بە بەیانێک یا بە ئەمرێکی ئیداری هەموو ئەو بواری پەروەردەیی و پێکێنانی ئەم کۆمەلگایە و شێوەی بیرکردنەوەی خەڵکی ئەم وڵاتە ئەگۆڕین ئێمە بە هەڵەیەکی زۆر گەورەداچین و ناگەینە هیچ ئەنجامێک. دڵنیام لەوەی کە نا لە بەرنامەدا بوو هەڵبژاردن بکرێت ساڵی 1991 نە لە بەرنامەدا بوو حکوومەتی هەرێمی کوردستان دابمەزرێ تەنانەت ئەسن لە بەرنامەشدان دەبوو کەسیش بڕوای نەدەکرد کە عێراق دەچی کوێت دەگری و خۆی تووشی ئەم تەنگ و چەڵەمەیە دەکا.
ئەوە مفاجی بوو چۆن بۆ ئێمە و ئاواش بۆ کۆمەلگای نێونەتەوەری بەڵێ کاک سعدی پێم وایە کاک سعدی زۆر سپاس دەکەم کاک سعدی زۆر سپاس ئەوەی جەنابەت دوتت گەشتە من زۆر سپاس دەکەم نانە جوابی دکتۆر فایقم نەداوەتەوە بوەستە جارێت تۆ من ناتوم گوێ لە دکتۆر فایق بگرم بە تەنێ و گوێ لە جەنابەت بگرم دەبێت دوو قسە بکەم لەسەرەوەی ئێستا چۆنە ئێستا کە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە بریاری ئەوەی داوە کە بڕوای بە ئازادی دیموکراتیەکان هەیە و سیاسەتی داڕشتنی سیاسەتی کۆمەڵایەتی ئەگۆڕێ لە یەکسانکردنی مافی ژن و پیاو و ئازادی قەڵەم ئەدا ئەوڕۆ هەر شوێنێک یەکێتی تێدابی ئازادی تێدایە و ئەو هەموو گۆڤار و ڕۆژنامە و ڕادیۆ و تەلەڤیزیۆنانی کە دەرەچن سەدا هەشتا و پێنجی سربەخۆن پێم وایە ئەمە کارێک نییە یەکێتی دەرگ نەکا یارمەتی چێ دەدا و ڕەخنەشی لێ دەگرێت ئەگەر ڕەخنەی قبول نەبێ مزداقەتی لە بین دەچێت وەلا تەقیمکردنی من نایەمە شەر بەراوردکردنی یەکێتی و پارتی بەڵام هەڵوێستی ئۆپۆرتۆنیستی لە بابەتی ئەو هەڵوێستی دکتۆر فایق ئێستا لە تەقیمکردنی پارتی و یەکێتی وێتی 50 هەردووچیان ڕازی بکە و ئەوەیە یەک لە موسیبەتەکانی خوێندەوارانی کورد کە نایەنەوێت ڕێی حەقیقی بدەن لە تەقیمکردن خۆ کەس پێی تووڕە نابێ ئەگەر ڕەخنە لە یەکێتی دەگری ڕێچێتی پێی تووڕە نابێ من دڵنیای دەکەم لەوەی کە ناوێچێتی خەڵکەیە ئێستاش دەوێت بە عقلی شاقیش بکە بەڵام خەڵکێکی زۆر و زەبەند هەیە دەیەوێت کولتورێکی سیاسی مۆدێرن لە هەرێمی کوردستان حاکم بی بە شێوەیەک کە هەم یاسا جێبەجەکرێ هەم یا ئازادیە دیموکراتیەکان دەست بەڵێ زۆر سپاس کاک سعدی دکتۆر چیت هەیە لەسەر ئەو قسانە بۆ کاک سعدی باسی گۆڕانکاری و دیموکراتیوانەکە من هەندێک پرسیاری لێەکەم بەشتی عملی مەسەن یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بەشداری کردووە لە هەڵبژاردننی پەرلەمان و پێگەێنانی حکوومەتوانە بەڵام هەر خۆی یەکێک لەو لایەنە سیاسیانە بووە کە ڕێگەی نەداوە حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری کارەکانیان بە شێوەیەکی ئاسایی بەجێبهێنن حکوومەتی خۆیەتی پەرلەمانی خۆیەتی بەڵام تعریفی ئاسایی چیە دکتۆر بە یارمەتی خۆت مەسەڵەن بۆ نمونە ئێوە لە بەرامبەر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی گشتیتان دروست کردووە لە بەرامبەر وەزارەتی پێشمەرگە فەرماندەییتان دروست کردووە لە بەرامبەر وەزارەتی تەندروستی نەخۆشخانەکانی شۆڕشتان دروست کردووە لە بەرامبەر وەزارەتی داد کاروباری کۆمەڵایەتیان دروست کردووە لە بەرامبەر وەزارەتی ناوخۆ دەستگای زانیاری و دام و دەستگای ترتان دروست کردووە ئەو دەستگایانە هاوکاریەک نییە بۆ ئەم دەستگایانە هەمووی ئاستەنگیان ناخر تۆڵی ئێمە گۆڕانکاریمان کردو شتی باشمان کردووە منی ژەڵێم ئێوە گۆڕانکاریتان نەکردووە نەک گۆڕانکاریتان نەکردووە نەک هەر گۆڕانکاریتان نەکردووە بەڵکو هەندێک شتیشتان کردووە کە بەڵام کۆمەلگاتان ئیدارەتان بەرەو دوای گەڕاوەتەوە ئەمەوێت پرسم یانی کە تۆ ئەڵەی کارێکتان کردو ئیدارەتان بەرەو دوای گەڕاوەتەوە شتێکتان کردو خراپ بووە یعنی ئەمە بۆەوەی لە عمومیات دەرچین بە نمونە ینی بە شتی ڕۆشن و مەسەلەن تۆ ئێستا لە کاروباری کۆمەڵایەتی چەند ساڵ ڕێگە نادا یاسا جێبەجێ بکرێت کۆمەڵی کێشە هەیە لە باتیەوەی لە ڕێگەی یاساوە جێبەجێ بکرێت لە ڕێگەی دانیشتنی چەند احترامەیە سەرۆک خێڵێکەوە و سڵحێکی عشایریەکەن و کێشەکەش کۆتایی نایەت و جارێکی هەڵەیەتەوە لەسەر مەسلەی وەزارەتی دارایی و ئیداری گشتی مەسەن ئیداری گشتی تا ئێستا یعنی ئیداری گشتی سەر بە حیزبە باشە بۆ ئیداری گشتی چییە ئەمە چ پەیوەندیەکی بە وەزارەتی داراییەوە هەیە چ جۆرە تەنسیقێکیان هەیە کامیان هەیە بۆ کامیانی ژەکا بۆ کامیان ئەم ئیداری گشتیە کە داهاتی کۆکاتەوە بۆ کێ بە بۆ چی لێکات یعنی ئەمە کۆمەڵی مەشاکلی گەورە کاک سعدی من لە تۆ پرسم ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لانی کەم لە سنووری فەرمانڕەوایی خۆیان نەئەکرا لە باتی دروستکردنی مەکتەبی کۆمەڵایەتی دادگاکان سەربەخۆکە و داواکاری گشتی چالاک بکە بۆ ئەوەی هەموو ئەو کەیسانەی کە هەیە هەموو ئەو کەیسانەی کە هەیە لە ڕێی دادگاوە چارەسەر بکرێ یان ئایا بەڕاستی دادگاکانی سەربەخۆ کردووە آخر ناوانێ وانە کاکە تو مەکەوە عینی هەڵەی دکتۆر فایق من ناکەم هەڵە بەڵام خۆشەڕۆی تۆ بزانە هەڵە نییەوە حقیقەتە وجودی هەیە ئەو شتانە ناوە هەڵەیەکی گەورەیە دەیکەیت چونکە وەزارەتی داخلی نەبووە کە ئیدارێ گشتی هەبووە ئێستا لەوەتی وەزارەتی مالیە نەبووە کە ئیدارێ گشتی هەبووە لەوەتی وەزارەتی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ببوورە کاک سعدی لە 92 حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە ئیدارەی گشتی لەو کاتا دامەزراوە خۆ تاو کادە من تحمل دەکەم چاوەڕێکم ئەگەر تو تحمل ناکەم قسەکانی خۆم کەەوە مشکلەی تۆیە دیموکرات
بەڵە باشە کاک سعدی فەرموو فەرموو کاک سعدی دەی بەڵێ فەرموو ئیدارەی گشتی هەبووە پێش وەزارەتی دارایی وەزارەتی دارایی کە دروست بووە هێدی وەزارەتی دارایی بەهێز دەکرێت ئیدارەی گشتی دەسەڵاتی کەم دەکرێتەوە ئیشەکانی ئیدارەی گشتی ئێستا حەسرە لەسەر ئیدارەی حزب علاقەی بە حکوومەت و ئیشی حکوومەتەوە نییە ئەی ئەمە دنیایەک موئەسساتی حزبیمان هەیە چۆن مەکتەبی ڕێخستنمان هەیە چۆن مەکتەبی پەیوەندیەکانمان هەیە ئەوە مەکتەبی ئیدارە و دارایی گشتیمان هەیە کەم ئەو مەکتەبی ئیدارە و دارایی گشتی لەو بەشەی کە پەیوەندی بە نەسرەی حیزبەکانەوەی خازعە بۆ ڕقابەی مالی سەر بە وەزارەتی دارایی و سەر بە حکوومەتی هەرێم ئەوەی کە پەیوەندی بە مەکتەبی کاروباری کۆمەڵایەتیە لەو کۆنگرەیە بڕیارمان لێدا کە ئەو کاروباری کۆمەڵایەتی لەبەر ئەوەی یاسا وردە بەرەو سەقامگیری دەچی دام و دەستگاکانی تەنفیزی بەرەو بەهێزبوون دەچی ئەو کاروباری کۆمەڵایەتیە دەبێ بە هەم ئاهەنگی لەلایەک و لەلایەکی تریش ئیشەکانی خۆی حەسرکە لەسەر بڵاوکردنەوەی ڕووناکبیری یەکتری قبولکردن و نەهێشتین تەشەنوجاتی ئیجتیماعی دەستگای زانیاری و دەستگای پاراستنی کە هەیە ئەمە دوو دەستگای مخابەراتی بوونە بۆ دژە تێرۆر و بۆ بەرگەنگار بوونەوەی هەڕەشەکانی لەسەر هەرێم هەیە بە دروستبوونی دەستگای لە تایبەت بە مخابەرات بۆ هەرێمی کوردستان ئەو دوو دەستگایە بەڵام کاک سعدی پرسیارێکی گرنگ کاک سعدی ببوورە من پرسیارێکی گرنگم هەیە پرسیارێکی گرنگ کاک سعدی ئەم دەستگایانە دەستگای دژە تیرۆر دەستگای هێزی پێشمەرگە لە کوردستانە دەستگای ئەو دەستگانەی دیکە کە حیزب خاوەنەتی پێتوانێت گرنگە ئەم دەستگایانە بە حکوومەتی بکرێت لە باتی ئەوەی لەژێر فەرمانی حیزبا بێ لەژێر فەرمانی حکوومەتە بێ و دەستگایەکی ئیستیخباراتی نیشتیمانیە بێ نەک دەستگای ئیستیخباراتی حیزبی بەڕێز ئێوە زۆر پەلەتان لەوە زیاترە لەوەی کە وەقت ئیجازە دەدا من پێم وایە ئێوە ئێستا چاوەڕێی ئەوەن حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی بەریتانیا وەکو فەرەنسا کە سەدان ساڵی بەسەداچوو ئاوا بێ ئێمە لە تەوری دروستبوونداین لە پرۆسەی دروستبوونداین و ئێستا ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەیە لە فترەی ساڵنی و دو ساڵی ڕابردوو 8 لیوای نظامی دروست کراوە و 8 لیوایتر ئێستا لە دروستبووندایە بە کۆتایی هاتنی دروستبوونی ئەو 16 لیوایە کۆتایی بە کاروباری فەرماندەی گشتی دەهەیە بەڵام ئەم گۆڕینە فەرقیەیە لەگەڵ سویچی کارەبا دەیکەوە یا دەیکوژێنی لە چەند چرکەیەکدا ئەمە پرۆسەیەکە پێویستی بە بژارکردن هەیە پێویستی بە تەنزیمکردن هەیە پێویستی بە ڕاهێنان هەیە پێویستی بە پرچەک هەیە و ئەوە وەکو هەموو شتەکانی تر بەڵام تۆ باسی ئەو هەنگاوە ناکە ئێستا 8 لیوا دروستکراوە لە هێزی پێشمەرگە و ئەوانە هێزی پێشمەرگەی نیشتیمانین پەیوەندیان بە حکوومەتی هەرێم و داموزدەستگا پەیوەندیدارەکانەوە هەیە بەڵێ زۆر سپاس دکتۆر فایق پێتوان نییە ژمارێک لە چاودێری سیاسی کە ڕخنەگرن بەسەر دامەزراوی سیاسی کوردی و دەسەڵاتی کوردی و لەوانش بەسەرێکێتی نیشتیمانی کوردستانەوە پەلاکەن و پێیان وایە کە پێویستە لە کاتێکی زۆر خێرایە هەموو ئەو چەکسازیانە بەڕێوە بچێ تحملی ئەوە ناکەن تەوری تاریخ و گەشەسەندنی واقع خۆی ئەو شتانە دروست بکە کە بەرهەمدێت پێتوانێت پەلاکەن لە پەلەکردن نییە ئێمە ئەو 20 ساڵ بەسەر حکومڕانی کوردە تێپەڕی لە هەرێمی کوردستاندا و ئەم عسرش عسری وەکو هینەڵێ سورعەیە عسری تەکنۆلۆژیایە سەردەمی تەکنۆلۆژیایە و خەڵکیش داواکە خەڵک هەموو لە ئاستی ناوخۆ لە ئاستی دەرەوە هەموو داوایەکەن حکوومەتی هەرێمی کوردستان یەک بخرێتەوە تا ئێستا دوو ئیدارەی زۆر واضح هەموو داواکەن وەزارەتی پێشمەرگە یەک بخرێتەوە هەموو داواکەن وەزارەتی ناوخۆ و مالیە ئەمانە یەک بخرێتەوە ئەمان هەردوایە خەنیانی بەڕاستی ینی چاودێرانی سیاسی پەلە ناکەن چاودێرانی سیاسی ئەیانەوێ ئەو کێشە بچووکانە کە ململانەی سیاسی و عقلێتی حیزبایەتی و عقلێتی شاخ و عقلێتی دیموکراتی ناوەندی لە هەرێمی کوردستانە دروستیان کردووە بە زووترین کات لا بەلاوە بنرێن و بکەوینە سەر بەرنامەی ئاسایی خۆمان پێشخستنی بواری ئابووری کۆمەڵایەتی ئازادی ببینە خاوەنی دەستورێکی دیموکراتی ئێمە تا ئێستا دەستورمان نییە باشە کێ ڕێگەی لێگرتوین تا ئێستا ئێمە دەستورمان نەبێت هەموو دنیاڵێ ببنە خاوەنی دەستور بەندێکی سەرەکی
دەستوری عێراق کە 2005 دەرچووە ئەڵێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی دەستوری خۆی بێ یان هەرێمی کوردستانی فیدراڵ بۆچی تا ئێستا ئێمە دەستورمان نیە کی ڕێگەی لێگرتوین یعنی ئەمە چی ئەوێ ینی چ کێشەیەک دروستەکە ئەوە تا ئەو دەستوری ڕۆژنووسی کە نووسراوە ڕژنووسیەکە کۆمەلگای کوردستان سیاسەتی کوردستان یاسا و حکومڕانی کوردستان بەرەو چاخەکانی ناوین ئەباتەوە کۆمەڵێ مەرجی داناوە بۆ پێگەیانی حیزبی سیاسی ئەمەندەی دەسەڵات داوە بە سەرۆکی هەرێم ئەوەندەی دەسەڵات ئەمەنی سنوورداناوە بۆ چالاکی سیاسی کەس ناتوانێت هیچ چالاکێکی سیاسی بکە نانکۆکە لەگەڵ زۆربەی بەندە دیموکراتیەکانی دەستوری عراقیش و لەگەڵ دەستورەکانی جیهانیشدا کێ ڕێگەی لێگرتوون ئەم دەستورە بێنینەوە جارێکی کە لە پەرلەمان مناقەشەی بکەین و هەندێشتی بەندی خراپی هەیە با بڵێن نەگەتیفی هەیە ئازادی سیاسی سنووردارەکە و چیتر و چیتروانە ئەمانە لابێن و هەندێک بەندی تری باشدا بنێن و لەگەڵ دەستورەکانی جیهانە بگونجێ و بیکەینە بنەمای کار و تێکۆشانمان نەگوکو ئێستا مەسەلەن ئێستا ئێمە دەستورمانە ئەو یاسانێش کە لە دەرەکرێن لەسەر ئاساسی دەستور نییە مصداقیەتیان نیە زۆر کێشەمان هەیە یەکێ لەوانە مەسەلەن دەستورە هیچ هەنگاوی بۆ نانرێ و هیچ ئاستەنگیەکیش نییە ئێمە من و کاک سعدی کاتی خۆی پێکەوە ئەندامی خولی یەکەمی پەرلەمان بووی ڕژنووسێکی دەستور لە ساڵی 92 هاتە